ناوەناوە ئەوە دەبیستین کە کۆمەڵی خەڵک لەلایەن کەسێکەوە قۆڵی دەبڕێت و پارەیەکی زۆریان دەخورێت ئەمڕۆ دیسانەوە ئەوە ڕوویداوە لەلایەکی تریشەوە کۆمەڵی خاوەن بڕوانامەی گەورە لە ماستێر و دکتۆرا گرت بوونەوە داوای دامەزراندن دەکەن ئەمان و چەناڵێکی دیکەم بۆ پێناو سڵاوتان لێبێت ناوەناوە ژمارەیە کەس گرت دەبنەوە و دەڵێن قۆڵمان بڕاوە و پارەمان خوراوە ئەمڕۆژ لە بەردەم دادگای بەرایی پشدەر بە هەمان شێوە ژمارەیە کەس گرت بوونەوە و دەڵێن 70 بۆ 80 دەفتەرمان خوراوە وەکەوەی و کەسانە بۆ 964 باسییان کرد ساڵی پار کەسێک هاتووە و توێتی کارگەیەکی تواندنەوەی مس لا گوندی ئەشکەنە دروست دەکەم و 20 ملیۆن دۆلاری تێدەچێت بۆیە پارەم دەنێ و دواتر دەتاندەمەوە بەڵام وا ساڵێکە چاوەڕێن نەمس نەپارە هیچی دیار نییە محەممەد علی یەکێک لەو کەسانەی کە 16 دەفتەر دۆلاری پێداوە و چەند کەسێکی تریش لە ڕێی ئەوەوە چەند دەفتەر دۆلارێکی دیکار بە کابرای خاوەن کارگەی مزداوە بۆ 964 قسەی کرد وتی دوایەوەی لاوە بەرهێنانی ڕاپەڕی بەدەداچوونمان بۆ کارگەکە کردووە دەرکەوت مۆڵەتیشی نییە جا ئەو هاوڵاتێ دەپرسێت ئەگەر کارگەیەک مۆڵەتی نەبێت چۆن ڕێگەی پێدەدرێت ئەو شاخ و داخودارستانە هەڵدرێت و کارگەی لەسەر دروست بکات و ڕێگەی پێ بدرێت کار بکات. دوێنێ پێشانماندان کە عەلی خاوەن پێداویستی تایبەت تەنیا 15 ڕۆژ بوو هاوسەرگیری کردبوو ماڵێکی نوێی لە کرێدا پێک نابوو بەڵام لە چرکە ساتێکدا لانە نوێیەکەیان سوتا و هەرچی هەیان بوو نەیان بوو بووە پارچەیە خۆڵەمێش. عەلی نورەدین گەنجێکی کەرکووکە و ساڵی پار لە کاتی کارکردندا هەردوو قاچی لەدەستدا 2 هەفتە لەمەوبەر لەگەڵ خانمێک ژیانێکی نوێیان دروست کرد و لە خانوویەکی بچووکی کرێدا ماڵێکی هەژارانەیان دانا بەڵام پێرێشە و شۆرتی کارەبا ماڵە نوێیەکەی عەلی کرد بە خۆڵەمێش. عەلی کە هەردوو قاچی نییە لەسەر کورسی خاوەن پێداویستی تایبەت لە 964ەوە داوای کرد ئاوڕێکی لێ بدەنەوە و ماڵەکەی ئاوەدام بکەنەوە بەڵام داواکارەکەی عەلی نەچووە ویژدانی هیچ گوێیەک و شەوی ڕابردوو عەلی و هاوژینی لەسەر لاکێشیەک لەناو حەوشەی ماڵە سوتاوەکەیان خەوتون و ڕۆژیان کردوێتەوە. عەلی جارێکی دیکە لە 964ەوە داوای کرد دەستی بگرن و بە تەنیا جێی نەهێڵن و لە وەرزی سەرما ماڵێکی گەرم و گوڕی بۆ پێکەوە بنێنەوە. جاران دایکان و باوکان دایانور ڕۆڵە بخوێنە بەخوا ئەگەر خوێندەواریت نەبێت کەس ئیشت پێ نادات کەچی ئێستا وای لێ هاتووە بە بڕوانامەی ماستەر و دکتۆراشەوە حکوومەت داتان نامەزرێنێ و کارت ناداتی. ئەمڕۆ ژمارەیەک لە هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەوە و داوای دامەزراندن و لە جێدانانیان کرد ئەوان کەوە خۆیان دەڵێن ژمارەیان 552 کەسە و هەڵگری بڕوانامەی باڵان بەڵام تا ئێستا دان نەمەزراون داواکاری ئەو خاوەن بڕوانامە باڵایانە دامەزراندن و لە جێدانان بوو دایانوت معقول نییە بە بڕوانامەیەکی گەورە و گرانەوە دایان نامەزرێن و کاریان پێ نادەن. لای خۆمان ڕۆژ نییە کەسێک و دوان لەسەر داربڕین دەستگیر نەکرێت تەنانەت گوندنشینانیش لیان قەدەغە کراوە بۆ سەرمای زستان دار ببڕن کەچی سوپای تورکیا بە پلانێکی داڕژراو دەستی کردووە بە بڕینەوەی دارستانەکانی سنووری قەزای ئامێدی. تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی دیمەنی قافڵەی دەیان تراکتۆری بڵاو کردوێتەوە کە بەڕیز بە ڕێگادا دەڕۆن و تاخوا حەز بکات باری داریان بار کردووە و بەرەو تورکیا وەڕێکەوتون. وەکەوەی ڕێکخراوەکە باسی کردووە ئەو دارانە هی دارستانەکانی سنووری قەزای ئامێدین و سوپای تورکیا هەڵمەتی بڕینەوەیانی دەست پێ کردووە و دەیانباتەوە بۆ تورکیا. CPT ئاشکراشی کردووە بەشی زۆری ئەو قەنەفە و کورسیە تەختانەی تورکیا بەرهەمیان دەیەنێت لەو دارانن کە لە شاخەکانی کوردستان دەیان بڕێتەوە. سەرشتا ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە هەر لەسەر ئاخیر هەواڵ کە خوێندمەوە بابەتی داربڕین لەلایەن سوپای تورکیاوە ئەمە ئەو ڤیدیۆیەیە کە بڵاو کراوەتەوە لەلایەن ڕێکخراوی CPT ئەمریکیەوە کە بە قافڵە ئەم تراکتۆرانە لە سنووری ئامێدی بەڕێکەوتون و هەریەکە و بارێدارێکی زۆر زۆری پێیە. لە سنووری گوندەکان یاخود ناوچەکانی ئامێدی چاپ و ئاباشین سوپای تورکیا دەستی کردوێتەوە بە داربڕین حتمەنەمە ساڵانی پێشوویش هەبووە ئالیەت و مەکائینێکی زۆری هێناوەتە ناوچەکە و بە ئامێری پێشکەوتوو دارەکان دەبڕێت و پارچە پارچەیان دەکات. ئەم تراکتۆرانش کەسانی مەدەنین کە هاتوونەتە
یعنی هێنراون شۆفێرەکانی کەسانی مەدەنین بەڕیز ڕیزیان بەستووە و دارەکان دەبنەوە بۆ تورکیا. ڕێکخراوی CPT ئەمریکی کە چاودێری دۆخی ئەو ناوچە سنووریانە دەکات دەڵێت دارەکان دەبنەوە تورکیا لەوێ بابەتی جوانکاری ناوماڵ قەنەفە و مێز و کورسی لێ دروست دەکەن و دواتریش هەر ئەوانە دەێننەوە لە کوردستان ساغی دەکەنەوە. حەقە ئاوڕێک لە دارستانەکانی ئەو ناوچە سنووریانەی هەرێمی کوردستان بدرێتەوە و نەهێڵدرێت بەو شێوازە دەستدرێژی بکرێتە سەریان و دارەکان ببڕدرێن و ببردرێن. ئەمە هەواڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.